بەڵێ هەروەک لە پێشتریشا باسمان کرد پاش 2 ساڵ لە گرفتەکانی بەردەم پرۆسی خوێندن بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە بڕیارە لە ڕۆژی سێشەممەوە ساڵی نوێی خوێندن لە هەرێمی کوردستان دەست پێ بکات. تەوەریکردنەوەی دەرگای ناوەندەکانی خوێندن لە پەروەردە لەگەڵ بەڕێز مامۆستا دڵشاد عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی تاوتێ دەکەین. مامۆستا بەیانی باش و بەخێر بێت. بەیانی بەڕێست و بینەرانی کورسات نیوز باش بەخێر بێ سوپاس. با لەو پرسیارە دەست پێ بکەین و ئەم دڵە ڕاوکێش هەرچەنە وەزارەتی پەروەردە بڕیاری دەرکرد و تەواو کۆتایی پێهێنا، بەڵام با بزانین هەڵبژاردن هیچ لە پرۆسەی پەروەردە دواخە؟ تەمان ئەوە چواردەی نۆ ڕۆژی سێشەممە یەکەم ڕۆژی دەوامی ساڵی نوێی خوێندنە 21-22 مەسلەی تا بابڵی انتخاباتیش کە لە دەیدا ئەکرێت عادەتەن بۆ ڕێخستنی قوتابخانەکان کابنە بنکەی دەنگدان تەنها ئەو ڕۆژی پێشتر و ڕۆژی هەڵبژاردنەکەیە و زۆر حاڵەتیشێ لەبەروی زۆر کادری پەروەردەی ماندوونیان پێویستەکات ئەو پێداویستیانی لە انتخابات هەیە کۆکرێتەوە احتیمال لە ڕۆژی دواتریش بکرێ بە عوتڵەواتە لە 3 ڕۆژ زیاتر پشوو دەر با بڵێن زیاتر شمولی انتخابات ناکەوە تا نۆی دە ئێمە دەوامی ئاسایی خۆمانەکەینەوە و 3 ڕۆژێک پشووە ئەگەر پێویستکە و دوایی دەسەکەینەوە بەدەوام. باش چواردەی نۆ لە ناو ناوەندەکانی خوێندنا دەست ئەکرێ بە خوێندن؟ بەڵێ خوێندن دەست پێکاوانە بەڵێ دەست پێکات تەمان خۆی عادەتەن خۆتەزانی یەکەم ڕۆژی بە تایبەتی بۆ ئەم ساڵ لەبەرەوەی ئەگەر دیقەت بیت ئێمە ئیمتیحانات لە 25 حوتەوە تا ئەم ڕۆژ بەردەوامین و دوور و درێژ بوو بۆەوەی پۆلی دوانزەکان جیاواز بوون لە پۆلی نۆکان و باوڵین پۆلە ناکۆتاکان لەبەرم حاڵەتە لەوانی وا بکەم هەموو ئیداراتی قوتابخانەکان مەشغوڵ بوون نەتوانرابێ با بڵین کتێب تەوزیعکەن کام ساڵ لە 100 بۆ قوتابیان و خوێندکاران دابین کراوە عادەتەن یەکەم ڕۆژ هەموو قوتابیان دێنەوە و ئەو کاتە دەوامەکان جاکەنەوەوانەیە قۆناغی 1 و 2 لەکوێ بێت حوتونەوە لەکوێ بێت و پۆلەکانی تر پیانەڵەن نیوەڕوان بن بەیانیان بن دڵنیام یەکەم ڕۆژ ئەم حاڵەتانە ڕێکخرێ لە دووەمەوە دەست پێکرێت. باش 2 ساڵی ڕابردوو هەتا با بڵین چەند ساڵی ڕابردوو کۆمەڵە گرفت هەبووە ڕەدەڕووی هەرێم بۆتەوە و کۆتایەکەشیان کۆرۆنا بوو کەوای کرد جۆرێک لە دەوامی ناو خوێندنگاکان بوو بەتەناو یاخود بەرچاوی ئەنی ئەوەتان لەبەر چاوەگر کە مامۆستا دۆخەکەی ئاوایە بۆیە کە جۆرێک لە تەناو هەبوو لە داوامکردن ئەم ساڵ چی ئەەکەن بۆ خۆتەزانی ساڵی 1920 بە دقیقی لە 26/2/2020 کە دەوام ڕاگیرابەوەی ڤایرۆسی کۆرۆناوە تەمەن ڤایرۆسەکە نوێ بوو و هیچ توێژینەوەیکی زانستی لەسەر نەبوو لەبەر ئەوە ترسێک و دڵڕاوکێکی زۆر هەبوو کە ئەمە خەڵکە کوژێ و حکوومەتی هەرێمیژە و کات بڕیاریدا کە دەوام ڕابگرێت بۆ ئەوەی گیانی هەم قوتابی خوێندکار هەم هاونیشتیمانیان بەگشتی با بڵێن بە هەموو فیئەکانە و پارێزراو بێ بەڵام ئەو ساڵی با بڵێن 1920 ئەتوانم بڵێم لە 1970 پرۆگرامەکان بەڕێکپێکی خوێنرا بوو تەنها ئەوەی کردمان تاقیکردنەوەکان بوو ئەتوانم بڵێم بە ساڵێکی ئاسایی بوو زۆر باش خوێنرا بوو بەڵام بۆ ساڵی 2021 خۆتان نەزان لە بیدایەتەوە مامۆسایان نەچوونە دەوام فترێ بایکۆت بوو هەتا حوتی دوو لە حوتی دووش هەتا دەی سێ دەواممان هەبوو کاوە ماوەی کەمە دواتریش لە جوای جەژنی قوربان لە حەڤەی 5 بۆ 15 دەستمان پێکرد ئەو کات لە 21 دەستکرا بە تاقیکردنەوەکان بە گشتیە توانیم بڵێن قوتابی خوێندکار 2 مانگ دەوامی کردو بە هەمووی جگە لەوەی پاڵپشتیکارەکانمان هەبوو وەکو خوێندنی ئەلکترۆنی بوو وەکو ئۆنلاین بوو وەکو تەلەڤیزیۆنی پەروەردەی بۆ ئەم سەتەلایتەکەی ئەم ناوخۆیەکەی هەموو سایت و پەیجەکان بوو ئەمانەوەمان کرد بەڵام بۆ ئەوەی وەکو ساڵی ڕابردوو باش بێەوە تەسیراتی کەم کاتی سەر قوتابی خوێندکار لە بەڕێوەبەرتی گشتی پرۆگرامەکان و چاپمنەکان هاتن ئەو لاپەڕانی پرۆگرام کە گرنگە بۆ قوتابی خوێندکار بخوێنرێ خۆتەزانیت عادەتەن کە کتێبێکدان لێ پێشێکی هەیە بەشێکدان لێ کۆمەڵێک پێشێکی هەیە کۆمەڵک حاڵەتی تیا هەیە بەستەنها بۆ ئەوی وردەکاری ئەو زانستەیان ئەو مێژویان ئەو کوردیان ئەو ڕێزمانە بزانێ مناڵ ئەمانەیان لێ دەرکرد ئەوەی پوخت و گرنگە بۆ قۆناغی داهات و ئەمانیان کرد ئەمەش دەتوانم بڵێم وای کرد قوتابی خوێندکار سوودێک گێنێت و ساڵەکەمان بە ئاسایی تێپەڕێنی باش ئەم ساڵ مامۆستا چی ئەەکەن بۆی کە پار باسی شتێکتان کرد ئەگەر بەرنمەیەک هەبێ بۆی کە بتوانن ئەوەی کە لە پارە نەخوێنداوە ئەم ساڵ لە سەرەتای دەستپێکی ساڵی خوێندنە تا ڕادەیەک
شتێک بە خوێندکار بگەێنن یا بە قوتابی بگەێنن ئەمە بۆ ئەوە چیتان کرد ئێمە ڕۆژی چوارشەممە هەم بەڕێز بریکاری وەزارەت بەڕێوەبەری گشتی چاپ پرۆگرامەکان و چاپانی منەکان لەگەڵ مامۆسا دڵشاد عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی بەردەوام دەبی مامۆسا لە پرسیاری ئەوەیە بووم کە تۆ لە وەڵامی ئەو پرسیاری منابووی سەبارەت بەوەی کە ئایا ئەم ساڵچی دەکەن بۆەوەی کە پار فەوتاوە پلانتان چێ بووی بەڵێ ئێمە ڕۆژی چوارشەممە بە ئامادەبوونی بەڕێز بریکاری وەزارەت و بەڕێوەبەری گشتی پرۆگرامەکان بەڕێوەبەری گشتی ئەزمونونەکان و هەر سێ بەڕێوەبەری گشتی ئەم سنوورەی با بڵێن پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و هەموو بەڕێوەبەری پەروەردەی قەزاکان لە سنوورەکە هەموو بەڕێوەبەری شرافەکان هەموو سەرپەرشتیارەکەمەکانی بنەڕەتی و ئامادەی کۆبوونیەکمان کرد تقریبان توان بڵێم 47 با بڵین کادرێکی پەروەردەیی بوون لە ئاستی بەرپرسیارەتە کوڕاستێک حاضر کراوە بۆ ئەو بابەتانی کە چۆن لە مانگی یەکەمە بە قوتابی خوێندکار بوترێتەوە بۆ سوود لە کات ببینین ئەوان تەوزیح کرد بۆمان و ئێمەش بڕیارمانە ئار هەمومان ئیتر بردەوردە لە سبێنەوە کۆبوونەوەی ئیداراتی مەکتەبەکەین و ئەو کوڕاسانەیانێنێ کە چۆن بابەتەکان قەرەبوو بکەین واتە مانگ یەکەمی سەرەتای دەوام مەسەلەی قەرەبووکردنەوەی پرۆگرامەکانی ساڵی ڕابردووە جگە لە پۆلیەک و پۆلی حەوت و پۆلی دەنەبێت چکامانە مناڵی تازە پۆلیەکان تازە داغڵە من واتە ڕێک چواردەی مانگ دەسەکەن بە ساڵی نوێ خوێندن پۆلی حوتیش لە 6 چۆ بۆ حوت هەم تازە دەستپێکە لە پۆلی دەکانیش لە 9 دەرچوون و تاستە قۆناغێکی نوێ لە بەروی پێویست بە قەرەبوو ناکەوێت منهجەکانیان جیاوازە یەکسەر دەسەکەنەوە بە خوێندنی ساڵی داهاتوو قەنەعەتم وایە ئەو پلانی کە دانراوە کە وەکو جاری پێش باسم کرد لاپەڕە ئەنووسێ بڵێن لە بەشی دووهەمە لاپەڕە 5 لەگەڵ 6 لە بەشی سێمە دانراوە هەمووشی تەوزیع کراوە بە هەموو قوتابخانەکانیش گەشتووە تەسەوەڕەکەم سەرکەوتوو بین ئەوەی گرنگتریشە پار قەلەقیەکمان هەبوو دەست پێ بکەینەوە دەست پێ نەگەین بۆ ئەم ساڵی خوێندن نەخێر لە بیدایەتەوە هەموو پۆلەکان بەبێت تەناوب دەوامەکەین و پێشم وایە ئەتوانین سوود لە کات ببینین و هەوڵ بین تعویزی ساڵی ڕابردوو ڕابردتریش بدەینەوانێ و پرۆسی پەرۆدە ئەتوانم ئاهێکی بەبەرابێت و بیخێنەوە سەرسکەی خۆی باش لە ناو ئامادەکاریەکانی ئێوە بۆ پرۆسی خوێندن لە ناوەندەکانی خوێندنە لە ناو قوتابخانە و خوێندنگاکانە چۆن ئامادەکاری کراوە پێداویستەکانیان ئەوەی کە هەیە پێویستە بۆ ساڵێکی خوێندن دابین کراوە ئەوەی کێشە بۆ ساڵان کەم تا زۆر پرۆگرامەکانی خوێندنیان کتێبەکان بۆ ئەم ساڵ لە 100 هەیە هەمووشی چاپی نوێ کێشەمانەوەیەک لە کێشنیە مەسلەی میلاکە ئەتوانم بڵێم ئەگەر نەبوو بێ بەوەی خاننشینبوونی مامۆستاویان ئیجازەی بەموچ و ئیجازەکانی تری مناڵبوونەوەوانە ئێمەوانە بێژمان هەیە بە سوپاسەوەمە ئەتوانم بڵم جێشێک لە دەرچووی زانکۆ پەیمان کارمان هەیە بە تایبەتی و کۆلیجانەی کە بوو پەروەردن سوودمان لێبینیون یعنی ئەتوانم بڵم بڕبڕی پشتی پرۆسی پەروەردن ئەم چەند ساڵی کە دامەزراندن دەبووە و سبک و ساڵان ئێمە دان ئەنینەوە بەوانە بێژ بە لە هەر شوێنێکا پێویستیمان پیان بێ حاڵەتی دووەم مەسلەی پێداویستی ڕۆژانی دەمامک و پاکشکەرەوەیە ساڵی پار حکوومەتی هەرێم 3 ملیاری سەرف کرد بۆ قوتابخانەکان و هەر تەلەبەیەک 1700 دیناری بەرکەوت و ئێمە هەموو قوتابخانێ بەپێی عەدەدی قوتابی خوێندکار ئەم پارەیمان بۆ خەرج کردووە ئەم ساڵ ئەمە دووبارە بێتەوە لەبەرەوەی دەوامیش هەیە فرۆژگاکان ئەدرێ بکرێ و لە 180 ئەو کرێژە گەڕێتەوە بۆ قوتابخان و خوێندنگەکان و ئیتر واقعەکەت پێ بەڵم بەوەی خێرخوا و کۆمپانیاکان و خەڵکی با بڵین دڵسۆسی پرۆسی پەروەردە هەوڵمان داوە کەم و کورتیەکانە لە پێداویستەکانە لە نۆژەنکردنەوەیە ئەمانە هەر هەمووی دابین کەین و ئەشتوانم بڵم سەرکەوتوون و ئێمە سوپاسیانەکەین مەسلەی سوتەمەنیە بۆ ئەوەی کەوەرزی تر سەرما بەڕێوەی ئەوانش موافقت کراوە و هەم وەجبەیەک نەوتیشمانەیە هەم حکوومەتیش موافقەتی کردووە ئەوەی گرنگترین شتە لە هەمووی مەسلەی موچەکەی تەمە ناکەم موچەکە بەردەوام بێ هەموو سی ڕۆژ جارێک بە تەواوەتی بدرێت دڵنیام زامنی پرۆسەیەکی پەروەردەی باش ئەکا و گرنگیشە خۆپارێزەکەمان هەبێت دووری کۆمەڵاتیەکەمان هێواتە بۆ نمونە ئێمە ئەگەر مەکتەبێ یەکدەوام بێت بزانین ژینگەکەی لەبار نییە و با بڵێن دووری کۆمەڵایەتی جێبەجێ ناکرێت بە پێی ڕێنمایەکانی تەندروستیە بێن پۆلە بکەین بە 2 پۆل ئەبێ و قوتابخانە یەکدەوامە بیکەین بە 2 دەوام هەتا 3 دەوامیش بەڵام هەموو ڕۆژێک داوام بکەین ئەوە ئەتوانم بڵێم سەرکەوتوشمانەکە و جگە لەوەش ئێمە بەڵگەمان لەبەردە سایستا امتحاناتمان هەیە لە هەموو پۆلینۆکان کە نزیکەی 34,000 قوتابی خوێندکارمان هەیە 14 تەڵەبە تووشی کۆرۆنا بووە یعنی امتحانیشمان کردو و دوانزەکانە تا ئێستا هیچ حاڵەتێکمان نییە کەواتە
ئەتوانم بڵێم ئەگەر خۆمان پارێزین ڕێنمایەکان جێبەجێکین پرۆسی پەروەردە سەرکەوتوو بێت. باش لە ڕووی وەرگرتنی قوتابیان و خوێندکارانەوە بۆ ئەم ساڵ بە تایبەتی لە پۆلی یەکی بنەڕەتی و ئەو قوتابیانەشی کە قوتابی خوێندکارانەشی کە پۆلەکانی گۆڕێک وتە لە پۆلی هەشتەوە ئەچن بۆ یان چێ بۆ یا لە شەشەوە چێ بۆ حەوت لەمە ئەم ساڵ هیچ ڕێنمایەکی تازە هەبووە بۆ وەرگرتنی چکە ساڵانی تر پێما بێت جۆرێک لە هین هەبوو پێشبڕکێ هەبوو لەوەی کە کەسێک بتوانێت بچێتە خوێندنگای بە فەرمانێکی وزاری ئەو مەسلەی قورعە و نمرەوەمانە هەمووی مەمنوع کراوە بەڵکو بە پێی شوێنی نیشتە جێبوونە بەڵام ئەگەر قوتابخانەیە شوێنی هەبوو بۆ گەڕێکی تر ئەوە ئەتوانی وەریانگرێ بەڵام نابێت نمرە و نابێ با بڵێن قورعی بۆ بکە بۆ نمونە من حەزەکەم بچمە مەکتەبێکەوە کە باشە ناوبانگێکی بەس لە گەڕێکی خۆمانیە کە چوم شوێن هەبوو من وەرەگرێت نابێ کۆی کاتەوە 100 کەس و دوای قورعەم بۆ بکات کێ چوو ئەڵێ دەکەسمێ دەکەسەکە کوێکم کەس وەریەگرێت تر 50 هەبێ 60 هەبێ 70 هەبێ ئەوانی کەوەر ناگرێ بەو شێوە واتە پێی شوێنی هەمووی سەرجەمیانەگرێتەوە بەڵام قەنەعەتت بێت ئێمە لە ئێستا یەکێ لە کێشە هەرە سەرێکیەکانمان کە بەڕاستی ڕێگری لێ کردوین مەسلەی وەرگرتن و گواستنەوەی مناڵە لە ناحکومی بۆ حکومی لەم مەکتەب بۆ ئەو مەکتەب ینی ڕۆژانەم بەلایانی کە من لەوانێ 200 تەکلیفی وا هەبێ خۆشتەزانی ئێمە ئەبێت بەگشتی سیرکەین هەر کەسێک گەشتە لای ئێمە کە ئێمە هەموو کەسێکاتە لای ئێمە ئیشەکەی بۆ بکەین و واستەی بۆ بکەین هەرچێکیش نەگەشت ئەبێ ئەمە تێپەڕێنین بەڵام ئەوە یەکێکە لەو ئەتوانم وڵام یەکێکە لەو ئیشانەی کە من خۆم زۆر پێی نامرتاحم چکە ناکرێت خزمەکەم دراوسێکم ناسیاوەکەم وەرگێ بەڵام فەقیرێکیش نەگاتە منیان من نەناسێ یان کەسێ نەناسێ بمنی بڵێ ئەمە بکە ڕێنمایەکە دقیق دیارە ئەڵێ بە پێی شوێنی نیشتە جێبوون لە سەرپەرشتیارانی بەڕێز تەوزیع کراون تەلەبێکی پۆلی شەشکە ئەچێتە حەوت دەچێتە چ مەکتەبێ لە گەڕەکەی خۆیان لە نۆ دەرەچێ بۆ دە تەوزیع کرا بەڵام ئەمانە ئەم دیاردەیە هەرماوە بەداخەوە تۆزێ ئەرکی قورس کردن باش لە ڕووی بینای قوتابخانەوە دۆختان چۆنە مامۆساوەک و پەروەردەی سلێمانی و هیچ ئیزافەیەک بووە لە چاوپارە ینی هیچ شتێکی بینایکی قوتابخانە کراوەتەوە ئێمە تقریبا 58 بینامان هەبوو کە تەندەرینی بۆ کرابوو دەست پێ کرابوو هەندێکیشی لە سەتانەوەتی تەواو بوو کە مەسەری قەیرانی دارایی لە 2015 ڕووباری حکومەت بووتەوە ئێستا لەو 58 بیستمان ماوە تەواو کرێ ئەو بیستش ئەنجومەنی وەزیران داوای لیستەکانی لێکردین بۆیە فریاکەون هەندێکی هەر دەست پێ نەکراوە هەندێکی لە 170 واتە قوتابخانەی لە هەشتا بەرەو ژوورەوە بۆ تەواو بووە ئێستا تقریبا بیستمان ماوە بەرامبەر بەوەش ئەتوانم بڵێم ئەو فترە کە ئەم 3-4 ساڵی قێرانە بەلایانی کەمەوەکو پارێزگای سلێمانی 8 قوتابخانەی 12 پۆلی و 8 پۆلیمان بۆ دروست کراوە و خۆشبەختانە ئێستا دوانی خێرخوا بەڕێوەیە لە دەستیان پێکردووە دوو حاڵەتی تریشمان هەیە داوای زەویان لێکردن کە بۆمان دروستکەن واتە بە تەواوکاری لەگەڵ حکومەتە ئەتوانم بڵم خێرخوا دەورێکی زۆر سەرەکی بینیوە لە ئاستی پێداویستەکە پڕی ناکاتەوە دڵنیام ئەم زروفەش بڕە حکومت ناتوانێت بە مدەیەکی کەم ئەمە پڕکاتەوە من قەنەعەتمە پرۆسی پەروەردە بۆی هەمووی بێ بە یەکداوام و بۆیە بێ بە درێژخایان و بۆی کێبڕکیەکی زۆر پەروەردەیانە لە بینی ناحکومی حکومەکانە هەبێ قەنەعەتمە لەوانەیە بڵێم 20 ساڵی کەمان بێ ئەگەر بودجەیەکی باشمان هەبێت وا بکەین هەمووی بکەین بە یەکداوام و هەمووی بکەین بە یەک درێژخایان و هەمووی پێداویستەکانی بۆ دابینکەین هەم لە میلاک هەم لە پێداویستی زانستیەکانە بەڵام ئەتوانین بڵین باشە جگەلەوە ئێمە وەکو بەڕێبەرتی گشتی پەروەردەی سلێمانی نزیکەی 2 ملیار پارەی حانوتمانە بووی ساڵان ئەمە چیمان توانی بێ ئەجیزە و پێداویستی و هەندێک تعمیراتمان تیا کردووە و ئەوانی تریشی کۆمپانیەکان بۆ ماڵی خۆمان لە دەرگایان ناین ئەگەر پێداویستێکمان هەبێ بەڵام طبیعی من خۆم سەرکەم بە هەر کەسێکا بزانم لێ ڕابینم کە بتوانێت هاوکاریەکمان کا بە کابینەیە کە بە چاکردنەوەی کە بە تعمیراتی کە بە پێداویستێکە کردوماڵە مامۆستا سێشەمەی تر داوایە داوام بێ داوامە ئێستا لە ئێساوە دایک و باوکان ئیتر کەوتونەتە خۆیان بۆی کە بتوانن پێداویستەکانی خوێندکاران و قوتابیانی خۆیان دابین بکەن بۆ مەسەلەی جلوبەرگ ئەم ساڵ چۆنە بێ بڕیاری چیتان ناوە جلوبەرگ هەمان جلوبەری ساڵی خوێندنی 1920 کە پانتۆڵی ڕەساسی کراسی سپی و پانتۆڵی ڕەش و کراسی سپی و پانتۆڵی نیلی و کراسی سپیە تەمان بە قۆناغی بنەڕەتی بۆ حەوت بۆنەوە بۆ ئامادەیەکان
و مەسلەی باخچەکانیش پرسیاراکەن کراس مەبەستان ئەم قەمیسە یاخود نەخێر ئەم قەمیسا بەڵام تیشێتیش ڕۆگە پێدراوچکە تیشێت لەوانی لە زستانە لەبەر نەکرێت بەس کراسەکە لەبەر ئەوە ئازا مهمە سپی و ڕەساسی بێ و ئەمە هۆکارش چێ بەڕاستی پێش 2009 ینی 1990 قۆرخکاریەکە بوو لە بازارە و داخەو هەندی ئیداراتی لەوانەیە بەڵام لەو مەبەستانەیە ینی ئاراستی خەڵکیانە کرد بۆ هەندێک لای خیادیان هەندی دوکان مناڵێک ماڵەکەی لە وەرزیەکەما لە گەڕێکێک بوو لە وەرزی دۆمە چۆ گەڕێککە بۆ جلی بکڕێتەوە ئەمە ئێستا ئەم مناڵە با بڵێن جوڵەی پێ بکرێت لە سەرتاسەری هەرێمی کوردستانە لە قۆناقی خۆ هەمان جلە واتەیەک مەسرفیە و تەسمیمەکەشماندانا و ڕەنگەکەش ئیتر عیلاقەمان نییە بەسەروی لەکوێ کڕێت و نەشماوتۆ هیچ کۆمپانیەک بێنێ و ئیداراتیش ئاگدارمان کردێتەوە خەڵک ئازادە لە ناو بازار چۆن دروستێکە چۆن ئیکرێت لە خەیاتی گەڕەکەیە خۆیەکی قماشەکەی مهمەوە هەمان تەسمیم بێت تاوان بۆ کچان مەسلەی باوڵین تەنورە و بەدلشی لەگەڵایە چکان هەندێک لەوانەیە کەچ حەسکا تەنورە بێ هەندێک حەزکا بەدلە بێ حەزێک حەسکا لەوانەیە پانتۆڵی واتە و ئازادیە شێ بۆ ئەوان بەڵام بۆ کوڕان پانتۆڵ و کراسەیان تیشێتی سپێ باش با دوا پرسیار بکەم مامۆستا سەبارەت بەوەی کە ئەو وانانەی کە لە ناو قوتابخانەکانە ئەخوێنێ ئەم ساڵ ئاماژە بۆ کراوە کە هەندێک لەوانەکان هەندێک لە پرۆگرامەکان گۆڕانکاری بەسەر هاتووە و هەندێک لە بابەتەکانی گۆڕانکاریان بەسەر هاتووە هەم بۆ ئەوەیان چی کراوە هەم لە بابەتی ئەوەی کە ساڵانە ئێوە کۆمەڵێک خول ئەەکەنەوە بۆ مامۆستایان لە هاوینانە بە خولی ڕاهێنانە و جارێکی تر ئەبدەیتی زانیاریەکانیان دەکەنەوە بۆ ئەمەیان چی کراوە ئێمە ئەم ساڵەوەی هەبێت ساڵی ڕابردوو بەها کۆمەڵاتیەکانمان هەبوو کە لە دەوڵەتە پێشکەوتوەکانە پێڵەن ئەخلاق بەزێمە ناتوانین و شێ بەکاربین بەس پێڵێن بە کۆمەڵاتەکان کە ئەمە زەڕورە بۆ پەروەردەکردنی قوتابی خوێندکار ئێستا ئەم ساڵ لە هەموو قوتابخانەکان خوێنێ واتە ساڵانی ڕابردوو ئێمە پارێزگای سلێمانی لە حدودی 800 قوتابخانەی بنەڕەتیا 55 قوتابخانەی خوێن و دەرەنجامێکی باشیە بوو تێز بوو ئەمە یونسێف دەعممانەکە و ئەمە بۆ هەمووی سارەکەم ئەچێتە کێبڕکەی نمرەوە ینی ئەمە چێتە کێبڕکەی بەڵە وەکوت ببێتە بابەتێکی سەرەکی واتە ئەم بابەتە زۆر گرنگیشە بۆ قوتابە ئێستا حالیان لەسەر تاسەری پارێزگای سلێمانی خەریکی خولی ڕاهێنانین بۆ ئەم بابەتە بۆیە هەموو لە هەموو قوتابخانەیەک مامۆستایە کە ئەو بابەتە ئاڵێتەوە ئەبێ پێویستە خول ببینێت بەداخەوە بۆ خولەکانی تر لەبەر مەسلەی کەرنتینە و ڤایرۆسەکە ئەتوانم بڵێم ڕامانگرتبوو مەسلەی پرۆگرامەکان وەکو پێم وتی هەر هەمووی ئامادەکاریی بۆ کراوە هەچی گۆڕانکاریەک بوو لەو کتێبەیە و ئەتوانم بڵم ئەم کتێبە جیاوازترە لە کتێبەکانی تر جاران هەڵی تیابوو نەمانتوانین چاکیکەین بەڵام ئێستا ئەمە لای خۆمانە کۆمپانیاکەوە عادی لەگەڵا کراوە هەر خەلەلێک کتاب و خۆمان بتوانین چارەسەریکەین و تەمەن ناکەم کێشەمان نەبێ بەڵام بچینەوە سەر ئەوەڵ یەکشتمان بیر نەچێت تەمان ئەم خوێندنی ئەم ساڵ کە دائیمیە ئازادیش درراوە بە دایک و باوک بۆ خوێندنی ئەلکترۆنی بۆ حکوومیەکان واتە سەری تەلەڤزیۆنی پەروەردەی کە یان سەری ئیوانە بکە کە لە ئی پەروەردەیە هەیە فۆرمێک پڕەکە تۆ توانی نێتە ناو پۆلەوانێ وەکو ساڵانی ڕابردوو واشتوانێ بێتە ناو پۆل واتە و ئازادیەشەیە بۆ ناحکوومیەکانیش مەسلەی ئۆنلاینە خۆتەزانی ئەوەی لێ بپارەیە بەلەوانێت تەکنەلۆژیان دەستکەوێت تەمەن ناکەم هەمومان ڕێنمایەکان جێبەجێکەین دڵنیان پرۆسی پەروەردە زۆر سپاس بۆ مامۆستا دڵشاد عومەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی کامڕۆ لەگەڵمانە ئامادە بووی ماندوومان کردی سپاس بۆ پرسیارەکان دەست خێر بێت سپاس.